ئەمێژێن و چەیە دەست پێ بکەن کۆد مەدیا ئەمریکیدا ئیرۆ بەڵاو بوویە تایبەتە بە پەیوەندیەکە تەلیفۆنی دنابەرە مەزلوم عەبدی و نونەرێ ئەمریکاش بۆ کاروبارێ سووریە. لە گۆری مەدیا ئەمریکی نونەرێ ئەمریکاش بۆ کاروبارێ سووریە پەیوەندی بە مەزلوم عەبدی رەکریە. مالپەرە ئەلمۆنیتۆر یا ئەمریکی دراپۆرێکێ دەدبێژە تۆم باراک نونەرێ تایبەتی ئەمریکاش بۆ کاروبارێ سووریە ڕۆژا پێنجشەمێ بە تەلیفۆنێ لەگەڵ مەزلوم عەبدی فەرماندارێ گشتیە هێزن سووریا دەموکراتیک هەسەدێ ئاخڤیە. راپۆر ئاماژە بۆ یەکێ دکە کو بەرپرسێن تورکێژی پێشنیازکردنە کو لە شامێ جوینەکە بلند لەگەڵ مەزلوم عەبدی بکەن لێبەلێ ئەگەرە جوینێژی گرێدای ئەنجامێن دانوستاندن و گفتوگۆیên بەردەوامێ دنابەرە هەسەدێ و حکوومەتا ڤەگوهێزیانژی حکوومەتا دەمکییا سووریێدەیە. لگوری راپوره باراک و مظلوم عبدی دوی تلفنی ده و صابویه کو باراک مظلوم عبدی پشتراس کریه کو پشتوانی امریکا جهسه دیره لدیجی داعش دی بردوام به. هروها باراک فرماندار گشتی هسده هان دایه کود گفتگوین کم کرنا آلوزیان ده لگل ترکیه ین کو بنابینکاری امریکای بریوده چن بردوام به. المونیتور دبیجه اف پیوندیا تلیفونی نابرا باراک و عبدی ده بشکه جهولن بردوامین واشنطنه جبکو بکار بد همان دمیده هواهنگیه که باش لگل کرد و ترکیه هبه بکو انقره جویه که عاجز به لگوری راپوره باراک جشامه پیوندی به فرماندار هسته را کریه ددمه که ده کروژا پنجشمه جارا یکم ده هیام 13 سالان ده آل امریکا لجه مانا بالیوز امریکا لوی باجاری هاته هلدان. المونیتور جه زمان چافکانی نافچهین آگهدار و دگهیزه و دبیجه یانها کان فیدان وزیر درویه ترکیه یان جی سروک استخبارات وی ولاتی پیشنیاز کرنه کو پشتی جوینا شاندا کردیل گل حکومت آواگهیزیا سوریه او جیل شامل گل مظلوم عبدی بجوون چافکانیان کو نخواستنه ناوی خواه اشکره بکن راگ هاندنه کو جوین نابرا مظلوم عبدی و برپرسین پای بلندین ترکیه گریدای انجام وان گفتگویانه کو بریار بو ایرول شامه دست بکر بالا. ریوبریا خسر یا به پیشنگیا کردان چندین جاران زلال کرنه کو او دخوازه اتونومیا خو بپارێزە و هەسەدێ بوان تایبەتمەندی و پێکهاتەیە خۆیانها بمینە. حتی پشتی کۆتەڤلی ئارتێشا نیشتیمانیا سووریە ژی ببە وەکە کو درێکەفتنا دەهێ ئادارە یادنابەرە مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع سەرۆکێ قۆناغا بەگوهێزیا سووریەدا هاتیە. المۆنیتۆر دبێژە شەرع کو ئالیگرێ سیستەمەکە ناوەندیە توندە رازیبونا خو نشان دایه کو ریوبریا خسر پلیس و شارداریان بخواب ریو ببه لی رد کو اتونومیه جبو پکهاته که لسوریه ده دستوریه ده بفرمی بدن آسکرن.